و دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین و ئێمە وەکو کۆمپانیای خالیشینچین ئامادە باشین بۆ خزمەتی شارەکەمان و لەبارەی ئەم نەخۆشی کۆرۆنایەوە ئەم ڤایرۆزە ئێمە کۆمپانیەکەمان شەو ڕۆژ هەستاوە بە پاکردنەوەی شار و لە ئێستاشە کۆنسێر ئینێکمان دروست کردووە نانخوانێکمان دروست کردووە بۆ کارمەندەکان بۆ هێزە ئەمنیەکان بۆ کارمەندان بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوامە بین لە خزمەتی شار و کارێکی مرۆڤایەتیشە بۆ ئینسان و طبعا ئێمە وەکو مەطعمی ڕێستۆرانی گریک کافەی گریک لەگەڵ بە هەماهەنگی لەگەڵ کۆمپانیای خالیشنکی ئەمڕۆ هەستاین بە ئامادەکردنی خواردن طبعا بۆ 300 نەفەر بە 2 ڕۆژ خواردنەکەین بەڵام ڕۆژی سێم ئێمە خۆمان خواردنیان بۆکەین وەکو مەطعمی گریک کە بۆیانە نێرین بۆ نەخۆشخانەکەەوە ئەمڕۆژ نەخۆشخانەی ئاسا کراوەتەوە طبعا دەستخۆشی لە کارمەندانی نەخۆشخانەی ئاساکەم و بە هەماهەنگی لەگەڵ دکتۆری هێرش ئێمە خۆبەخشانە لەگەڵ کاخایشنکی هەساین بە ئامادەکردنی ئەم خواردانە بۆیان و ئەم خواردانش ئێمە لێرەیە بەپێی ڕێنمایەکان ئامادەمان کردووە کە هەمویان دەستکێش و قیناع و ئەمانیان لەسرە